واس لە دەڵێندان بێنە دەرگای قوتابخانەیان داخستووە و لە بەردەم بەڕێبەراتی گشتی پەروەردەی سلێمانیەوە داوای دامەزراندن و پێدانی مافەکانیان لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی دەکەن. مامۆستایانی وانەبێژ چەند ڕۆژێکە لە بەردەم پەروەردەی سلێمانی خۆپشاندان ئەنجام دەدەن و دەڵێن کاتێک کۆتایی بە بایکۆت و ناڕەزاتیەکانیان دەهێنن کە داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. ئێمە مامۆستای وانەبێژ داوای دامەزراندنەکەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو مافانەش بەردەستکەین. فەرموو ئەوە دایکێکە مامۆستای بەڕێزم ئەوە دایکە ئەوەش شعارەکەیەتی بە خۆی و مناڵەکەیەوە هاتۆتە ئێرە لەبەرەوەی مافی کە بۆ بە مامۆستای وانەبێژ ناتوانێت ئیجازەی دایکەتی وەربگرێت. ئێمە داوای ئەو مافانە ئەکەین بۆیە بەتوندی شعارەکانڵێ تا وەزارەتی پەروەردە و وەزارەتی دارایی و بەرپرسانی ئەم وڵاتە گوێیان لە داواکانی ئێمە بێت. من پارەی مانگی سێم 64,000 بۆکەوەرم گوڕێتە دەبێت بە 64,000ەوە یعنی نازانم چۆن ژیان بەڕێ بکرێت بە 64,000ەوە. بەردەوامە بین لە خۆپشاندان و بایکۆت. بەداخەوە پەرلەمانی کوردستان داواکاری زیاتر لە 22,000 مامۆستای وانەبێژ بە هەندی وەرنەگرتووە گەیشتۆتە ڕادەیەک خوێندنی ساڵی نوێ بکەوێتە بەرمەترسیەوە. بۆیە ئێمە مامۆستایانی وانەبێژ لە کوردستان داواکارین پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پەلە بکەن وەڵامی یاداشتی ئەم 43 ئیمزای پەرلەمانتارانە بدەنەوە کە ئاراستەی دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کرابوو بۆ مەبەستی جەلسەیەکی تایبەت لەسەر چارەنووسی مامۆستایانی وانەبێژ. سەرەتاییترین مافی کە دامەزراندنە نادرێت لەبەرەوەی داواکاریمانەوەیە دامەزراندنە و بەڵام بەداخەوە حکوومەت بێباکە دەردێڵە کەڕە کوێرە هیچ نابینێ یعنی گوێ لەوان مامۆستایانی وانەبێژ ناگرێ لە کاتێکا هەمیان خۆیان پەروەردەی دەستی مامۆستان لە مەکتەبەکان و ڕۆشتون و ئێستا ئەوەتان لەوێ کە واکەن لە مامۆستای وانەبێژ. بەدڵنیایی ئێوە بەردەوامی لە بای کۆتکردنی هۆڵەکانی خوێندن ئیتر و کاتەش گۆی دەسەر حکوومەت چەنە بێباکە بەرامبەر مناڵی ئەم وڵاتە گەنجی ئەم وڵاتە یاوەی حکوومەت خۆی بەدەست من وابیرەکەم حکوومەت خۆی بەدەستی خۆی ئەوێت جۆرێ لە ناومێدی دروست بکات لە کەرتی پەروەردە و خوێندنە بۆ ئەوەی خەڵک نەخوێنەوار بێ لەبەرەوەی پێم وایە ئەگەر هەتا نەخوێندەواری کەمتر بێ ئیشێوان باشترەوە. ناڕەزایەتی مامۆستایانی وانەبێژ تەنها لە سلێمانی نییە بەڵکو لە هەڵەبجە و سەیسایق دەربەنیخان و ڕانیە و کۆیەش خۆپشاندان ئەنجام دەدەن. وانەبێژان دەڵێن لە دوای 2011ەوە حکوومەت دایانی نەمەزراندووە هیچ مافێکی مامۆستای دامەزراویش نایەنگرێتەوە لە موچە مۆڵەت پێدانەوە تا خزمەتی ساڵانە. پەرلەمانتارێکی کۆمەڵی دادگەری دەڵێت ئەو بەڵێن بە وانەبێژان دەدات لە سەرەتای هەفتەی ئایندەوە کار دەکات بۆ بانگێشکردنی وەزیری پەروەردە و وەزیری دارایی بۆ پەرلەمانی کوردستان. ئێمە بە دڵنیاییەوە یاداشت و داواکاریە مامۆستا بەڕێزانەمان ئاراستەی دەستۆی سەرۆکایەتی کردووە ئەم دوو ڕۆژەش لەگەڵیان نابووین بۆی گوێ لە داواکاریان بگرین و تەعاتوفەن و لەگەڵیان وەکو وەقفەیەکی پشتیوانی لەگەڵیان نابین. ئەو پەڕیتوانە هەوڵەدەین لە هەفتەی داهاتووە پەرلەمانی کوردستان دانیشتی خۆی بکە و یەکەم دانیشتنی یەکێک لە بڕگەکانی گفتوگۆی داواکاری مامۆستایانی بەڕێز بێ. ژمارەی مامۆستایانی وانەبێژ لە هەرێمی کوردستان نزیکە لە 23,000ەوە و بەردەوام لە زیادبوونیشتان چونکە حکوومەت هیچ پلانێکی بۆ دامەزراندنیان نییە و ئامادە نییە مامۆستایانی وانەبێژ بخاتە شوێنی ئەو مامۆستانەی کە خانەنشین بوون یا بەر هۆیەکی دیکە وازیان لە ئەرکەکانیان هێناوە. ڕامیا ڕوسمان کەناڵی پەیام سلێمانی.